لە ڕۆژی لەدایک بوونیەوە تا ئێستا لەسەرجێ کەوتووە. ئەحمەد ئیسماعیل 9 ساڵە تووشی ئیفلیجی مێشک بۆ و تاقانەی دوو خوشکە. بەهۆی ئیفلیجەکەیەوە ئەندامەکانی جەستەشی لە کار کەوتوون. ساڵ لە دوای ساڵ دۆخی تەندروستی خراپ دەبێت. شەو ڕۆژ حەزی لێ باشی 9 ساڵ لەستە پشتێ بەخوا عارەبانە قسکس دەی بەمە دەری ئێستا نەمبرتە دەی 9 ساڵە ئەری بەخوا ئێستا کۆ هادە شوێن لە حەمامی زۆر بە زەحمەت زنابی زۆریشی بشوێن پشی تەنگەبی مانجێ دوو جای دەشوێن ستانە مانجێ دوو جار بەخوا شەو ڕۆژ ناوە عارەقەیە شەو زۆریش نەخۆش دەکەوی چکە مەنە عەیان نییە. باوکو دایکی دەڵێن لە کاتی لەدایک بوونیدا ئەحمەد تووشی زەردوویی بووە. بۆی زۆری ڕێژەی زەردوویەکەی خوێنیان گۆڕیوە. لە دوای ئەم چارەسەریانە گەشکە لێی داوە و تووشی ئیفلیجی مێشک بووە. بۆ چارەسەری دووجار بردوویانەتە دەرەوەی وڵات. پزیشکان و بێدی چاکبوونەوەیان بە دایک و باوکی داوە، بەڵام بەهۆی خراپی دۆخی داراییان ناتوانن چارەسەری کوڕە تاقانەکەیان بکەن. ئەو سەفەرەمان پێ کرد ئەو لە خۆی بەجاری ئەو دکتۆرە گوتی ئەمەل هەیە 180 ئەمەلی هەیە چابوونی هەیە ئەمدارە ئەوەی گۆرێ وەڵە گوتی ئیلای چامانجی لۆتان دەمنووسم ئەو چامانگەی بنەوە پارچامانجکە ئەم دارم لۆ بینەوە لە ئەستەمبول ئەو دکتۆر سەرابە بەو خودای ناوەڵە نیتمان ئەگەر یەکێک مەسەن ئەگەر بەقەر نەمانداتەوە یان ئەگەر مەسەنەکە هە قەدیش نەبی یەخۆ نابی و هالی گەڕین وانە بەجە بەخوای نابیان دەبی قەتکردن یانی قەر دەکەم بە زەوەندەیە بەس کەس بە قەتش نادات. ئەحمەد ناتوانێت وەک مرۆڤێکی یاسایی نەنان بخوات و نەئاو. دووجاریش نەشتەرگەری قاچی بۆ کراوە. هاتوومەتە نەخۆشخانەی ڕزگاری. دەمەوێت لەسەر کەیسی ئەحمەد لەگەڵ پزیشکی پسپۆڕی مێشک و دەمار گفتوگۆ بکەم. دەمەوێت بزانم ئاخۆ نەخۆشەکەی ئەحمەد چارەسەری هەیە یاخۆ نا. لە سەرەتا لە زانست پزیشکیدا بە قۆناغ دەڵێن ئێمە قۆناغ یەکەم دەرمان بەکاردێنین بۆ تۆکس بەکاردێنین باکلۆفین ئەگەر هەموو قۆناغانێت تێپەڕاند و چارەسەری نەبوو کۆتاییەکەی بەرەو چارەسەری سروشت. بەڵام یەکێک لە سیفەتە گرنگەکانی ئەو نەخۆشی ئەوەیە ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشبوون دەچێت ئەگەر توش ئەوەیە نەخۆشێکە چونکە ڕادەوەستێت. باوکی ئەحمەد ساڵانە داواکاری بۆ وەرگرتنی موچە پێشکەشی بەڕێوەبەرایەتی نڤیشکانی هەولێر کردووە، بەڵام تاوەکو ئێستا موچەی پێنەدراوە. فەرهاد وڵەمەری ڕوودا و هەولێر.